کۆتایی ئەم مانگە دادگای فیدراڵی عێراق بڕیارەکەی لەبارەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان ڕادەگەیەنێت. دوای 8 دانیشتن لەسەر کەیسی پەرلەمانی کوردستان وا بڕیارە سێشەمەی داهاتوو 35 دادگای فیدراڵی بڕیارەکە دەربکات. پەیام لە سندوقی ڕەشدا سیناریۆ و ئەگەرەکانی بەردەم بڕیارەکەی دادگای فیدراڵی ئاشکرا دەکات. بڕیارەکەی دادگای فیدراڵی چۆن دەبێت؟ بە پێی زانیاری و شرۆڤەی پسپۆڕانی یاسایی، دادگای فیدراڵی بڕیار لەبارەی نادەستوری بوونی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان دەدات. بەمەش پەرلەمان هەڵدەوەشێتەوە و یاسا و بڕیارەکانیشی لە نێوان 6/11 ساڵی 2022 تا 30/5/2023 لە بەردەم دوو ئەگەر و سیناریۆدان. سیناریۆی یەکەم دادگای فیدراڵی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان لە 6/11 ساڵی 2022 تا 31/12/2023 بە نادەستوری دادەنێت. بەمەش سەرجەم ئەو یاسا و بڕیارانەی پەرلەمان لە کاتی درێژکردنەوە دەنگی لەسەرداون نایاساین و سەرجەمیان هەڵدەوەشێنەوە. پەرلەمانی کوردستان لە کاتی درێژکردنەوەیدا 7 یاسایی هەموار و پەسەند کردووە کە پێگاتون لە یاسای ژمارە 13 ساڵی 2022 یاسای پەروەردە و فێرکردن، یاسای ژمارە 14 ساڵی 2022 یاسای ڕێخستنی مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵە ماڵی و بێلانەکان، یاسای ژمارە 15 ساڵی 2022 یاسای بەرکارکردن و هەمواری پیادەکردنی یاسای واژۆی ئەلکترۆنی و مامەڵە ئەلکترۆنیەکان ژمارە 78 ساڵی 2012، یاسای ژمارە 16 ساڵی 2022 یاسای هەمواری پیادەکردنی یاسای بەڕێوەبردنی ئەوقافی عێراقی ژمارە 64 ساڵی 1966 هەموارکراو، یاسای ژمارە 17 ساڵی 2022 یاسای هەمواری یەکەمی یاسای ئەنجومەنی شورای هەرێمی کوردستان ژمارە 14 ساڵی 2008، یاسای ژمارە 8 ساڵی 2022 یاسای گرتنی کاڵای قاچاق و قەدەغەکراو، یاسای ژمارە 11 ساڵی 2022 یاسای هەمواری یەکەمی یاسای پاراستن و چاککردنی ژینگە. سیناریۆی دووەم دادگای فیدراڵی دەڵێت درێژکردنەوەکە نادەستوریە و بڕیاری دادگا لە ڕۆژی دەرچوونی 30/5/2023 کاری پێدەکرێت. لەم حاڵەتەدا ئەو یاسا و بڕیارانەی پەرلەمانی کوردستان لە ماوەی درێژکردنەوەی تەمەنی خۆی دادەری کردوون هەڵناوەشێتەوە. بۆچی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بانگێشتی دادگای فیدراڵی کرا؟ لە دانیشتنی دادگای فیدراڵی لە 24/5 کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئامادە بوو. هۆکاری بانگێشەکەشی لەلایەن دادگا بۆ ئەوە بوو بزانێت کۆمیسیۆن دەتوانێت هەڵبژاردنی هەرێم بەڕێوە ببات یاخود نا. نوێنەری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بە دادگای فیدراڵی ڕاگەیاندووە بەڵێ دەتوانن سەرپەرشتی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بکەن. دوای وەڵامەکەی کۆمیسیۆن پێشبینی دەکرێت دادگای فیدراڵی لە کۆتایی ئەم مانگە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بۆ سەرپەرشتیکردنی هەڵبژاردنی هەرێم ڕاستپێرێت. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لە 9 ئەندام پێگاتووە. پارتی و یەکێتی 2 ئەندامیان هەیە. لە ئێستاشدا دادوەر عومەر ئەحمەد لە پشکی یەکێتی سەرۆکی کۆمیسیۆنی عێراقە. هەڵبژاردن بە کام یاسا دەکرێت؟ دوایەوەی دادگای فیدراڵی بڕیار دەدا درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان نادەستوریە، دەبێت هەڵبژاردن بە یاسا کۆنەکەی پەرلەمانی کوردستان بکرێت. بە گوێرەی یاساکەش کوردستان یەک باز نەدەبێت. دوای بڕیارەکەی دادگا پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێم چیان لێ دێت؟ ئەگەر دادگای فیدراڵی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان بە نایاسایی دابنێت، ئەو کاتە پەرلەمانی کوردستان هەڵدەوەشێتەوە. حکوومەت و سەرۆکایەتی هەرێم دەبنە کاربەڕێکەر. لێکەوتە و بڕیارەکەی دادگا لەسەر هەرێم. بڕیارەکەی دادگای فیدراڵی وا دەکات ئەژموونی حکوومەتی عێراق و دەستگاکانی لەسەر هەرێم زیاتر بێت و
هەرێم لە داهاتوودا بەرامبەر بەغدا لاوازتر بێت. هەروەها بڕیارەکە دەبێتە بنەمایەک بۆ کۆتایی هێنان بە کللتوری درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان بە جۆرێک لە ساڵانی داهاتوودا ناتوانرێت جارێکی دیکە تەمەنی دامەزراوەکان درێژ بکرێتەوە.